ئەنجومەنی باڵای سەربازی تورکیا بڕیاری مانەوەی سەرۆک ئەرکانی سوپای ئەو وڵاتەی لە پۆستەکەیدا ڕاگەیاند و بەرپرسانی نوێی چەند پۆستێکی باڵای سەربازیشی دیاری کرد. ئەنجومەنی باڵای سەربازی تورکیا کە خاوەن گەورەترین و بەدەسەڵاتترین پێگەی سەربازیە لە تورکیا لە باڵەخانەی ئەنجومەنی وەزیران بە سەرۆکاتی بیناڵی هەڵدرم کۆبوونەوەیەکی 7 کاتژمێریان ساز کرد و چەند بڕیارێکی گرنگیان دەرکرد. بڕیارەکانی ئەنجومەنی باڵای سەربازی تورکیا پاش پەسەندکردنیان لەلایەن ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری ئەم وڵاتەوە ئاشکراکران. بە پێی بڕیارەکانی کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای سەربازی تورکیا، خولوسی ئاکار سەرۆک ئەرکانی سوپای تورکیا لە پۆستەکەیدا مایەوە و هەرێکە لە ژەنەڕاڵ یاشار گولەر پۆستی فەرماندەی گشتی جەندەرمە و ژەنەڕاڵ ئۆمیت دۆندار پۆستی سەرۆکی دووەمی سەرۆک ئەرکانی سوپای تورکیای پێسپێردرا. هەر بەپێی بڕیارە نوێیەکانی ئەنجومەنەکە بۆستانۆغڵۆ فەرماندەی هێزی زەمینی و ژەنەڕاڵ چۆڵاک فەرماندەی هێزی دەریایی و ژەنەڕاڵ ئۆناڵ فەرماندەی هێزی ئاسمانی تورکیا لە پۆستەکانیاندا مانەوە و درێژە بە ئەرکەکانی خۆیان دەدەن. بەرزکردنەوەی پلەی 99 عەمیدی سەربازی بۆ پلەی ژەنەڕاڵ یەکێکی دیکە بوو لە خاڵە گرنگەکانی ئەم کۆبوونەوەیە کە بەهۆیەوە شوێنی ژەنەڕاڵە کودەتاچیەکان پڕکرایەوە کە ژمارەیان 40 ژەنەڕاڵ بوو کە خانەنشینکران. 16 ژەنەڕاڵیش دوای ئەوەی دەرکەوت هیچ پەیوەندیەکان بە کودەتا سەربازیەکەوە نەبووە بەپێی ڕیزبەندی پلە سەربازیەکان پلەکانیان بەرزکرایەوە. یەکێک لە کێشەکانی بڕیاردان لە نێو ئەنجومەنی شوڕا بریتی بوو لە چارەنووسی فڕۆکەوانان، چونکە 500 فڕۆکەوان لە کار لادران و دەستگیر کران و بەشێکی زۆریان ئەشکەنجە درابوون. ئەمە شوای کرد سوپای تورکیا بێ فڕۆکەوان بمێنێتەوە. ئەو فڕۆکەوانانەی ماونەتەوە بەپێی ڕاپۆرتی پزیشکی ڕێگان پێنادرێت فڕۆکە بەکار بهێن و بڕیارە سەرۆکاتی ئەرکانی گشتی سوپای تورکیا بڕیارێکی خێرا بدات بۆ گەڕانەوەی فڕۆکەوانە دەرکراوەکان. ئەندامانی ئەنجومەنی باڵای شوڕای سەربازی تورکیا لە هەریەکە لە سەرۆکۆمەر و سەرۆکوەزیران و سەرۆکی ئەرکانی گشتی سوپا و فەرماندەی هێزەکانی وشکانی و ئاسمانی و دەریایی و سوپای 1 و 2 هێزەکانی جەندەرمە و وەزیری بەرگری پێکدەت. بەر لە هەر کۆبوونەوەیەکیش سەرجەم ئەندامانی ئەنجومەنەکە سەردانی گۆڕی ئەتاتورک دەکەن و بەڵێنی پابەندبوون بە بنەماکانی کۆماری تورکیا و سیکۆلاریزم و پابەندبوون بە دەستورەوە دوو پات دەکەنەوە.